ئێستا من دەمەوێت لێرە بیخەمە ڕوو ئەم ترسەی ئەمریکا و ئیسرائیل لە چیوە سەرچاوی گرتووە. یۆرانیۆم چییە؟ پیتاندنی یۆرانیۆم چییە و بۆچی ئێرانی خستۆتە ئەم دۆخەوە؟ سەرەتا ئەم نەخشەیەمان هەیە، بەڵام پێشەوەی بێمە سەر ئەم نەخشەیە دەمەوێت باس زوومیکە بۆ زۆر باش. ئەمە وڵاتەکان ڕوونە باشە ئەم ناوی وڵاتانە دواتر دێمە سەر بابەتەکە کە ئەم وڵاتانە ئیشیان چیە لە نەخشەیەدا. زۆر باش. بەس سەرەتا دەمەوێت بەوە دەست پێ بکەم یۆرانیۆم چییە؟ یۆرانیۆم وەک هەر کانزایەکی دیکە، وەک ئاسن ئەلەمنیۆم یا هەر کانزایەکی دیکە کە لە سروشدا هەیە مادەیەکی کانزاییە، هەر وڵاتێک دەتوانێت هەیبێت. ئەوەی کە یۆرانیۆمی وا قورس کردووە تایبەتمەندیەکانێتی. تایبەتمەندی یۆرانۆمیش چییە؟ ئەوەیە تیشک دەرەوەیە، مادەیەکی کانزایی تیشک دەرەوەیە و هەروەها مادەیەکە گەردیلەکانی توانای دابەشبوونیان هەیە. ئەمەش تا ئێرە گرفت نییە، هەر وڵاتێک دەتوانێت یۆرانیۆمی هەبێت، واتە یۆرانیۆم بابەتێکی قەدەغەکراو نییە، بەڵام ئەوەی کە قەدەغەی دەکات ئاستی پیتاندنی یۆرانیۆمە. واتە بۆ هەر وڵاتێک بۆ هەر دیاری کراوە چەندە بۆ وڵاتان دیاری نەکراوە، بەڵام ڕێژەیەک هەیە کە ئێران لەگەڵ وڵاتانی گەورەی جیهان ڕێکەوتنی لەسەر کردووە، ڕێژەی لە سەدا 3.67 واتە ئێران دەتوانێت ئەو یۆرانیۆمەی هەیە ماژانسی وزەیەتۆم دەتوانێت بە ڕێژەی لە سەدا 3.67 پیتاندنی یۆرانیۆم بکات، بەڵام ئێران ئەم ڕێژەی تێپەڕاندووە. پێش ئەوەی باسی ئێران بکەم باشە ئەم نەخشەی لە بەردەممانایە 23 وڵاتی جیهان ئێستا یۆرانیۆمی پیتێنرا و هاوردە دەکەن، خۆیان نایپیتێنن، هاوردەی دەکەن لە وڵاتانەی کە توانای پیتاندنیایە بۆ وزەی کارەبا بەکاریدێن، چونکە یۆرانیۆم دەتوانرێت لە بواری پزیشکی، کشتتوکاڵ، پیشەسازی و لە بواری چەکیشدا بەکار بێنێت. ئەم وڵاتانە بۆ وزەی کارەبا بەکاری دێنن، بەڵام خۆیان ئەم 23 وڵاتە کە لە بەردەمماندان لەبەر ئەوەی کات نەگرین هەمویان ناخوێنینەوە، ئەرمینیا، بەنگلادێش، بیلاڕوس، بەلجیکا، بولگاریا و وڵاتانی دیکەش ئەم 23 وڵاتی کە لە نەخشەکەدا هەن یۆرانیۆم هاوردە دەکەن، واتە خۆیان پیتاندنی بۆ ناکەن، یۆرانیۆمی پیتێنرا و هاوردە دەکەن، واتە زۆر ئاساییە ئێرانی ژێکێک وایە لەم وڵاتانە و ئەوەی کە پێویستێتی و دەڵێ بۆ ئاشتیانە بەکاری دێنم بەکاری بێناوتەکە وەربگرێت لە هەر وڵاتێکەوە بێ بە چاودێری ئاژانسی وزەی ئەتۆم و دەیتوانی ئەوە بکات. بەڵام بەشێکی دیکەی نەخشەکە ئەم وڵاتانن کە ئێستا خاوەنی چین 14 بۆ 15 وڵات پیتاندنی یۆرانیۆم دەکەن، واتە دەتوانن بەڵێ خۆیان یۆرانیۆم دەپیتێنن. ئەم وڵاتانەی بەشی سەرەوە ئەو وڵاتانن هەم چەکی ئەتۆمیان هەیە، هەم پیتاندنی یۆرانیۆم ئەنجام دەدەن و بەشێکشن لە دامەزراوەی NPT کە ڕێگرە لە زیاتر بڵاوبوونەوەی چەکی ئەتۆم لە جیهاندا. بەڵام ئەم وڵاتانەی دیکە کە ئیسرائیلیشی تێدایە ئەمانە چەکی ئەتۆمیان هەیە، بەڵام لە دەرەوەی NPTین، واتە لە دەرەوەی ئەو ڕێکخراون کە ڕێگری لە بڵاوبوونەوەی چەکی ئەتۆم دەکات. بەڵام ئەوەی گرنگە تا ئێستا ئیسرائیل لێرە ئەگەر دیقەت بدەی نووسراوە 14 بۆ 15 وڵات بۆ دڵنیانین، چونکە ئیسرائیل ڕێگە بە ئاژانسی نێودوڵەتی وزەی ئەتۆم نادا، دامەزراوە نێودوڵەتەکان نادا بەرنامە ئەتۆمەکەی بپشکنێت، بۆیە دیار نییە کە ئایا هەر بەڕاست ئیسرائیل توانای پیتاندنی یۆرانیۆمی هەیە، بۆیە ئەمە یەکلانە بۆتەوە 14 بۆ 15 وڵات دانراوە. بەڵام ئەم وڵاتانەی دیکەشمان هەیە ئەمانش بە هەمان شێوە لە NPT ئەندامن و توانای پیتاندنی یۆرانیۆمیان هەیە. ژمارە ئەم وڵاتانە 14 بۆ 15 وڵات. ئەیکەواتە گرفتی ئێران لە چیدایە؟ ئەمریکا کێشەی لەگەڵ چ شتێکی ئێراندا هەیە لە وێنەکانی داهاتوو ڕوونی دەکات. ئەمەی کە کێشەی بۆ ئێران دروست کردووە ئەم نەخشەیە. نەخشەکە چۆنە؟ خاڵی زەرد بۆ ئەوەی بزانین ئەو یۆرانیۆمەیە کە لە 120 پیتێنراوە، واتە لە 120 پیتاندنی بۆ کراوە. ئێمە وتمان ئێران بە ڕێژەی چەند ڕێگەی پێدراوە لە 3.67، بەڵام ئەم یۆرانیۆمی هەیە بە ڕێژەی لە 120 پیتێنراوە، یۆرانیۆمیشی هەیە لە 160 پیتێنراوە و ئەم خاڵە سوورەش ئاماژەیە بۆ ئامێرەکانی پیتاندن، واتە پیتێنەرەکان کە لە دامەزراوە ئەتۆمیەکانی ئێراندا هەن بە تایبەت ئەو سێ دامەزراوی کە کرانە ئەمەجا دیقەتی ئەم نەخشەیە بە گرفتەکەی ترامپ و ئەمریکا ئالێرەدایە. لە نۆڤەمبەری 2020 لە مانگی 11 2020 دیقەت بدە ئاستی پیتاندنی یۆرانیۆم لە 120ەکە نزیکە لە سفرەوە، واتە هیچ یۆرانیۆمێکی نییە کە لە 120 پیتێنرابێت. بەڵام
تا دێت ئەم ڕێژەیە هەڵەکشێت. لە سەردەمی ترامپا لە ئیدارەکەی ترامپا گەشتۆتە لووتکە ئێستا ئێران زیاتر لە 1000 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنراوی هەیە بە ئاستی لە 120 واتە 1000 کیلۆ. مەبەستی کابینەی پێشووی ترامپە یاخود ئەم کابینەیە. ئەگەر دیقەتی نەخشەکە بدەین لە 2020ەوە سەرەتای کابینەکەی بایدن وردە پرۆسەکە دەستی پێکردووە. لە 2022 ئاستەکە بەرز بووتەوە بۆ سەر و 200 کیلۆ و دواتر 400 کیلۆی تێپەڕاند و ئەمە لە 120ەکە و ئێستاش 1000 کیلۆی تێپەڕاندوە. واتە ئێستا لە ئێستادا ئێران خاوەنی زیاتر لە 1000 کیلۆ یۆرانیۆمی پیتێنراوە. بە ڕێژەی لە سەدا چەند؟ بە ڕێژەی لە 120 واتە لە 120 پیتاندن بۆ ئەم یۆرانیۆمە کراوە. دەرکەوتدا هێرشانش بۆ سەرم بن کە ئەتۆمیانە توانی هەر بڵین خاوەنی ئەوەیە یاخود ئەوەیان تا ئێستا دڵنیایی نییە چونکە دەگوترێت گوازراوەتەوە و ئێرانیش دەڵێت خاوەنددارێتی دەکەین ئەمریکاش دەڵێ وەرانمان کردو. ئەمە ڕۆژانی داهاتوو دەری دەخەن بەڵام ئەوەی کە گرنگە مەترسیدارە ئەم ڕێژەی لە سەدا چەند؟ لە 160ەکە کە خاڵە پرتەقاڵەکەیە چەند کیلۆی هەیە؟ ئێران 400 کیلۆ لە یۆرانیۆمی پیتێنراوی هەیە بە ڕێژەی لە 160. واتە لە 160 پیتاندنی بۆ کرا. ئەم یۆرانیۆمە پیتێنراوە بۆ چەکی ئەتۆم ئامادەیە جگە لە بوونی کەرەستەکان. ئامادەبوونەکەشی لە سلایدەکانی داهاتووە دەخەمە ڕوونی دەکەمەوە چەندێک نزیکە لەوەی چەکی ئەتۆمی هەبێت. بەڵام ئێستا بە ئەمە ڕوون بێت ئێران زیاتر لە 1000 کیلۆ یۆرانیۆمی هەیە کە بە ڕێژەی لە 120 پیتێنراوە. باشە؟ و 400 کیلۆ زیاتر یۆرانیۆمی هەیە کە بە ڕێژەی لە 160 پیتێنراوە. باشە؟ وێنەی دواتر ئەمە دەسەڵاتەکانی ئەمریکا دەرەخا کابینەکانی ئەمریکا و دۆخی بەرنامە ئەتۆمەکەی ئێران لە 2010 ئاستی یۆرانیۆمی پیتێنراو نزم بووە. ئەم ماوەیە ماوەی نادیارە واتە دیار نییە چەنێ یۆرانیۆمی پیتێنراویە بۆ لەم ماوەیە ئێران ئەچێتە ڕێکەوتنێکی کاتیەوە بۆ دەربارەی بەرنامە ئەتۆمەکەی. لە 2015 ئەمریکا بە سەرکردایەتی ترامپ چی جێدەیەڵێت لە ببورن لە 2010 چی جێدەیەڵێت؟ ڕێکەوتنەکە جێدەهێڵێت. ئەم ماوەیە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و دامەزراوە نێودەوڵەتیەکان ئاگاداری بەرنامە ئەتۆمەکەی ئێران نین. باشە؟ واتە دیار نییە ئێران چەندێک یۆرانیۆمی پیتێنراوی هەبووە. بەڵام دیسان لە سەردەمی کابینەی دۆناڵد جۆ بایدنە لە جۆ بایدنە دیسان ڕێژەکە بەرزە بێتەوە. ئەگەر دیقەت بدەین قاڵە زەردەکان هێڵە زەردەکان یۆرانیۆمی پیتێنراون بە ڕێژەی لە 120. خاڵە سوورەکان یۆرانیۆمی پیتێنراون بە ڕێژەی لە 160. لە سەردەمی ترامپا ڕێژەکە زۆر بە دراماتیکی بەرزە بێتەوە واتە ئێران پرۆسەی پیتاندنی یۆرانیۆمی زۆر بەرز کردوێتەوە بە ڕێژەیەکی زۆر بەرزی کردوێتەوە بۆ چونکە ئامێرەکانی پیتێنەری یۆرانیۆمی زیاد کردووە. لە سەرەتای 2010 کەمتر لە 300 ئامێری پیتاندن لە بنکە ئەتۆمەکانی هەبووە بەڵام ئێستا زیاتر لە 14,000 ئامێری پیتاندن هەیە. ئەمە ئەو ترسەی دروست کردووە کە ئێران بگاتە چەکی ئەتۆم. جا بزانین ئێران چەندێک لە چەکی ئەتۆمەوە نزیکە. دیقەت ئێستا ئەڵێ ئێران تەنانەت بەو لە 3.67 کە ڕێگەی پێدراوە بۆ ئاشتیانە بەکاری بێنێ هێشتا کەرەستەی پێویستی هەیە دەتوانێت لە ماوەیەکی کەمدا ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ڕێژەی لە 3.67 بۆ لە 120 چەند کاتێکی کەمی دەوێت بۆ ئەوەی لە 190 ئامادە بێت بۆ بەرهەمێنانی چەکی ئەتۆمی. واتە ئەگەر تەنها لە 120 بیپیتێنێ لە 190 پرۆسەی دروستکردنی بۆمبی ئەتۆمی لە بەردەستیایەتی. ئەی ئەگەر لە 160 بیپیتێنێ کە پیتاندوێتی و 400 کیلۆشی لە بەردەمایە لە 199 لە چەکی ئەتۆمەوە نزیکە. ئەوەیە مێنێ کەرەستەکان تەنها کەرەستەکان و ڕێخستنی دەمێنێت کە ئەوە پیتاندنی یۆرانیۆم بگاتە لە 190 ئەمە چەند ڕۆژێکی کەمی دەوێت ئەوە ئێران دەتوانێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆم. سلایدی دواتر ڕوونتری دەکاتەوە. ئێستا تەنها لە 7 ڕۆژدا ئێستا ئێران گەشتۆتە قۆناغی لە 160 400 کیلۆ یۆرانیۆمی پیتێنراوی بەڕێژی لە 160 هەیە. تەنها لە 7 ڕۆژدا ئەگەر وەک ئێستا بەردەوام بێ لە خێرا پیتاندن ئەوە لە سەدایەکە کەش پڕ دەکاتەوە دەبێتە خاوەنی بۆمبی ئەتۆمی. باشە
کۆتا سلایت کە باسی دەکەین ئەمەی کە ئەمریکا لی دەترسێ ئەمەی ڕۆژ ئاوا و ئیسرائیل لی دەترسن بەم توانە ئەتۆمەی ئێرانەوە بەم یۆرانیۆمە پیتێنراوەی لە بەردەستایەتی بە هەردوو جۆرەکەەوە لە 120 لە 160 ئێران لە 2 بۆ 3 ڕۆژدا دەتوانێت یەک بۆمبی ئەتۆمی یەک کڵاوی ئەتۆمی هەبێت بەم 400 کیلۆ بەم 400 کیلۆ بۆم 1000 کیلۆیە یەکیان لە 120 پیتێنراوە یەکیان لە 160 ئەی لە مانگێکە دەبێتە خاوەنی 11 چەک ئەی ئەگەر 2 مانگ بەردەوام بێت دەبێتە خاوەنی 15 چەک ئەگەر 3 مانگ بەردەوام بێت دەبێتە خاوەنی 19 بۆ ئەو جیاوازێ لە نێوان مانگی یەکەم و دووەمەیە سەرکەوت لە ماوەی مانگێکە بێتە خاوەنی 11 بەڵێ بۆم لە ماوەی 2 مانگە بێتە 15 ینی تەنانەت ئەم جیاوازێ بۆ کەم دەکات لەبەر ئەوەی ئەو یۆرانیۆمە پیتێنراوەی لە بەردەمێتی لە دروستکردنی ئەم چەکانە بەکاری دێنێت بۆ بەرەمێنانی چەکیتر دەبێت یۆرانیۆمی زیاتر بپیتێنێ ئەویش کاتی دەوێت بۆیە پرۆسەکە وردە خاو دەکات لە ئاخر قۆناغدا 5 مانگی داهاتوو ئێران دەتوانێت خاوەنی 22 کڵاوەی ئەتۆم ئەمە ترسە گەورەکەی ترامپ و ئیسرائیلە ئەمە ترسەکەی دۆناڵد ترامپ بوو بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ ئێران بۆیە دامەزراوەکانی سەرکەوت